الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، و تەواوکردنی وتاری هەینی ڕابردوو لە خزمەت بابەتی یەکتاپەرستی و تەوحیدی خوای پەروەردگاردا دەبین. ئەم لا ئیلاهە ئیلا اللایە کە شایەتمانی ئێمە ئیماندارە و پێدێنە ناو بازنەی ئیسلامەوە تەنها شتێکە کە ڕزگارمان دەکا. ناونیشانی وتارەکەمان تەنها لا ئیلاهە ئیلا الله ڕزگارمان دەکات. لا ئیلاهە ئیلا الله ڕزگارمان دەکات لە چی؟ خاڵی یەکەم لە خزمەت سوورەتی ئەز-زومەر ئایەتی 29 دا دەبین. خوای پەروەردگار لەو ئایەتە قورئانیەی سوورەتی ئەز-زومەرە پێمان دەفەرمێ بە لا ئیلاهە ئیلا الله و پەرستنی ئەڵڵا بەتەنها لە دڵە ڕاوچێ و لەوەی کەوا نەزانی ڕوو بە چ لایەکە بکەی و هەر ڕۆژەی لەسەر پەتێک بی ڕزگارت دەبێ. با بچینە خزمەت ئایەتەکە کە پەروەردگار دەفەرمێ ضرب الله مثلا رجلا فيه شركاء متشاكسون ورجلا سلما لرجل هل يستويان مثلا الحمد لله بل أكثرهم لا يعلمون. خوای گەورە لە قورئانی پیرۆزە زۆر جار نمونەمان بۆ دێنێتەوە، واتە مەبەستی پەروەردگار سوبحانەه وتەعالە ئەوەیە بەڕوونی تێمان بگەیەنێ. یەکێ لە مەنهەجی قورئانی ئەوەیە بە نمونەی بەرچاو خوای گەورە دەیەوێت تێت بگەیەنێ لە شتێک. نمونە هێنانەوە بەسەرهات هێنانەوە زۆر گرنگە لە دینە، ئەوە مەنهەجی قورئانە. خوا سوبحانەه وتەعالە بۆ خۆی دەفەرمێ ئەی ئیمانداران دیقەت بدەن، سیر بکەن. بیهێنە بەرچاوت کابرایەک فەرمانبەرە لای کۆمەڵێک کەس شوڕەکە شەریکن بەیەکەوە، 4-5 کەس بەیەکەوە شەریکن لە کۆمپانیایەکە. کەسێک لای ئەوان فەرمانبەرە، بەڵام ئەم کۆمەڵە شەریکە متەشاکیسون، زۆر ناڕێکن بەیەکەوە، زۆر دژبەیەکن، نەکوڵەکن بەیەکەوە. ئەم ئینسانش بەتەنهایە، لای ئەم 4-5 کەسە ناکۆکە شەریکە ئیش دەکا. یەکیان دەڵێ بڕۆ بۆ فڵان شوێن، یەکیان دەڵێ ناجارە ڕاوەستە مەڕۆ، یەکیان تووڕەیە، یەکیان زەردەخەنەی هەیە، یەکیان دڵی خۆشە، یەکیان مەراقی هەیە. ئەگەر ئەمیان ڕازیکە ئەویانی لێ تووڕە دەبێ، ئەگەر مەرحەبایی ئەویان دەکا ئەمیان عاجز دەبێ. ئەم ئینسانە سەری لێ شێواوە، هەر ڕۆژەی لەگەڵ یەکیانە بەردەوام لە دڵە ڕاوچێدایە. خوا دەفەرمێت دیقەت بدەن، ئەمە کەسێکە بەردەوام لە ناڕەحەتیدایە، لەبەر ئەوەی لەبەر دەستی کۆمەڵێک خەڵکی زۆردایە کە ئەو کەسانش متەشاکیسون، کەسانی خراپ، کەسانی جێچەڵباس، کەسانێکی بێڕەحم، کەسانێکی هیچ لە باردە نەبوون، بەڵام خۆیان لەسەر و ئەوە دەبین و ئەم بۆتە ژێر دەستەیان. لە بەرامبەردا خوا دەفەرمێ کەسێکی ترمان هەیە سەلەمەن لڕەجولین، ئیش و کار و فەرمانبەریەکەی تەنها لای یەک کەسە، لای کەسێک کار دەکا، ئەو کەسە ئەو پەڕی دەوڵەمەندە لە سەرمایەدا، کەسێکە زۆر دەسەڵاتدارێکی بێ سنوورە، کەس ناتوانێت دەست بخاتە ئیش و کار و کۆمپانیاکەیەوە، کەسێکە تابڵی میهرەبانە، تابڵی ڕازگۆیە، وەفادارە لە بەڵێنەکانیدا، ئیش و کاری ڕێک و پێک و بێگرەیە، هیچ کەسی شەریک و هاوبەش نییە، تەنها خۆی بڕیار دەدا. کتێبێکی داوەتە ئەم ئینسانە دەڵێ ئەی فڵان کەسی فەرمانبەر کە ئیش لە لای من دەکەی تۆ بەپێی ئەم مەنهەجە بڕۆ بەڕێگادا، ئەوا بڵێ ئاوا بکەی ئاوا بڕۆی، ئەمە پاداشتەکەتە، ئاگاشت لێبێ کۆمەڵە سزاشم بۆ داناوی، ئەگەر بێت و لەو مەنهەجە لا بدەی کۆمەڵە سزا و عوقوبە وەردەگری خۆت بەرپرسیاری بەرامبەر بەخۆت. بەڵام من زۆر لێبوردم، ئەو کۆشکە دەبینی، ئەو باخە دەبینی، ئەو ڤێلایە دەبینی، ئەو موچەیە، ئەمانە هەمووی تۆ ئەگەیشەکەت ڕێک و پێک جێبەجێ کرد، بەڵێنەکەشم 100% دڵنیا بەدێتە جێ. خوا دەفەرمێ ئەم دوو کەسە وەکو یەکن، بە دڵنیاییەوە وەکو یەک نین. ئەم نمونەیە خوا هێنایەوە بۆ چێ؟ بۆ ئیماندارێک کە بەس دەڵێ لا ئیلاهە ئیلا الله،
پەروەردگارێک کە شایەنی پەرستن بێت لە گەردوونە لە ئەرز و ئاسمان و دیار و نادیارە یەک کەسە ئەویش ئەڵڵایە. ئەوە تۆی ئیمانداری دڵت بە ئیمانەکەت خۆش بێ. ئێمە مامەڵەمان بەندایەتیمان لەگەڵ زاتی ئەڵڵایە کە ئەلغەنیە، هەرچی سەروەت و سامان و خەزیێنەیە هەر هەمووی خۆیەتی. ئەلقادرە، هیچ دەسەڵاتێک لەسەر و ئەوە نییە. ئەلموحی، تەنها ژیان بەدەستی ئەوە، مردن بەس بەدەستی ئەوە، شیفا بەس بەدەستی ئەوە، عیزەت بەس بەدەستی ئەوە، زەلیلبوون هەر بەدەستی ئەوە. بەڕێزان کە وتتان لا ئیلاهە ئیلا الله ئەمانە لە ناو دڵتان حازرکە. خوایە من تەنها مامەڵەم لەگەڵ تۆیە. ئەو منهەجەکە قورئانە خستووتەتە بەر دەستم. ئەی ئیماندار ئاوا بڕۆ ئاوا بکە، ئاواش بکەی سزاکەت ئەوەیە. لێبوردە بەبەزەیی بەڕەحم ئەرحەم الراحمین. شوێنەکەشم بۆ دیاری کردووی، نیشانم داوی چیم بۆ دیاری کردووی لە بەهەشتا. جا تخوا ئینسان لەگەڵ ئەو ئەڵڵایەدا مامەڵە بکە. چەندی فەرقە لەگەڵ کەسێکە ڕۆژێ بۆ ئەوەی بەختەکەی بزانە سەیری فڵان بورز دەکات، دڵی قەناعەت ناکە با سەیری فڵان بورجیش بکەم، فڵان کەناڵ ئەوە دەڵێ با بچم سەیری فڵان کەناڵیش بکەم، وەڵاهی شووی بۆ نەکراوە ژنی بۆ نەهاتوو با بچمە لای فڵان فاڵچی بەڵکو بۆم تەماشا بکە و بزانە بەختەکەم چی دەبێ، بەخوا دیسان دڵی قەناعەت ناکە با بڕۆم بۆ لای فڵان کەسیش. وەڵاهی خوا بکەم فڵان کەسم لێ نەڕەنجێ، بۆ خوا لە بێنان و بێ ئاوم دەکا، خوا بکەم فڵان کەسم لێ نەڕەنجێ، وەڵا بێژینم دەکا. ئەم ئینسانە بەردەوام لە قەلەقی و دڵەڕاوکێدایە فەقیرە، بە هیچ قەناعەتی نایە. بەڵام ئەوەی کە دەڵێ لا ئیلاهە ئیلا الله، خوایە هەمووی بەس خۆتی، هیچ شتێکی تر بەبێ ئیزن و ڕەزامەندی تۆ ناکرێ، بزانە چەند مرتاح دەبی. واللهی هەمووی بسپێرە بە خوا، بڵێ خوایە هەمووی تۆیە، هەمووی بەدەستی تۆیە، هەموو بەندەکانی خوا ئەگە بیانەوە چاکەیەکم لەگەڵ بکەن ئیزنی تۆی لەسەر نەبێن ناکرێ. هەموو سەر زەوی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بە ئینسانەکانی ئەم سەر زەوی 7 ملیارە ئێستا، هەموو جنەکانیش کە نابیندرێن، هەر هەمویان کۆ ببنەوە بۆی یەک زەرە در لێ بدەن، ئەو ئەڵڵای ئیرادەی لەسەر نەبێت دڵنیابە ناکرێ. جات خوا تۆ بەم ڕوحێتەوە بژی بزانە چەند مرتاحی. ئەی ئەوەی لەم لا ئیلاهە ئیلا اللهە بەدوورە، خوا فەرمووی وەکو ئەو کەسەوایە کە شاگردی بەردەمی کۆمەڵە خەڵکی ناکۆکە نازانێت کامیان ڕازی بکە ڕوو لە کامیان کە، بەردەوام لە سەرگەردانیدایە. بۆیە بەرهەمی یەکەم تەنها لا ئیلاهە ئیلا الله لە دڵڕاوچێ ڕزگارمان دەکات. دووەمیان ڕزگارمان دەکات لە خوڕافیات بۆ حەقیقەت و ڕاستی. خوڕافیاتێک کە مرۆڤایەتی تا ئێستاش پێوەی گیرۆ دێ و تا قیامەتیش دەمێنێتەوە. ئەبوو ڕەجای عەتاریدی دەفەرمێ ئێمە لە زمانی پێش ئیسلامدا خوایەکمان دێنا دەمان پەرست، بەردێکمان دێنا ماوەیەک خەریکی دەبووینیان لە بازاڕ دەمان کڕی دارتاشێک شتێک دروستی دەکرد نەقاشێک لە ماڵە دامان دەنا و لی دەپاڕاینەوە خوامان بوو. جاری وا بوو دەچوین بۆ سەفەر بەردەکەمان لەگەڵ خۆمان دەبرد، بیابانە و بەردی کەمە، بۆ ئەوەی سێکوچکەیەک دروستکەین و مەنجەڵی ئاگرە چێشتەکەی بخەینە سەر، دوو بەردمان دەست دەکەوت لەو بیابانە لمینەدا، بەردی سێم نەبوو. دەهاتین دەمانگو بۆ ئیشەکە ڕای بێخوایەکەمان دەکرد بە بەردی سێم، ئەوە چەند ساڵە لی دەپاڕێتەوە خوایە کە پێویستی دەبوو دەیخستە ژێر مەنجەڵەکەوە، دوایی پاکمان دەکردەوە حیوانێکمان دەکرد بە قوربانی بۆی خوایەکە لێمان خۆش بێکەوە دووسێ ڕۆژە کردومان کە بەرژی ژێر مەنجەڵ. ئەم کە سەحابانە دوای موسڵمان بوون هەز دەکەن لە چ خوڕافێتێکا ژیاون، دەچینە خزمەت سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. باسکردنی ژیانی ئەو سەحابانە ئینسان ئاو بە دڵیدا دەکرێت، چەند بەختەوەر دەبی بە ناوهێنانی ئەو زاتە گەورانە. کە مصعەبی کوڕی عومەیر چۆ شاری مەدینە، بانگەوازی ئیسلامی بەو حکمەت و نەرمونیانەی خۆی بڵاو کردەوە، لە ماوەیەکی زۆر کەمدا مصعەب ئیسلامی گەیاندە ناو هەموو ماڵێک، یەک کەسە، یەک چەکداریشی لەگەڵا نییە، هیچ پارەیەکیشی پێ نییە، بەس چاک لە دینی محەممەد صلی الله علیه وسلم حاڵی بووە کە وەکو ئاو نەرمە، ئەو هەموو بەربەستەکان دەبڕێ، لەم لا ڕێ لێ دەگری لەو لاوە دەڕوە، بە هەموو گڵێکا خۆی دەدزێتەوە، دەچێتە هەموو شوێنێکەوە. پیاوێک هەبوو ڕیشسپی کۆمەڵ و بەرەبا بە قەومەکەی خۆی بوو، پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان، دەست ڕۆیشتوو لە ناو قەوم و کەسوکاری خۆیدا، ناوی عەمری کوڕی جەموح بوو. ئەو پیاوە بەڕێزە 4 کوڕی ئیمانیان هێنا، چوونە لای باوکیان وتیان باوە جان، دایکیشمان ئیمانی هێنا و ئێمە لە ماڵی ئێمەدا شتی شاراوە نییە. پیاوێک هاتووە لە لای پێغەمبەری خوا محەممەدەوە صلی الله علیه وسلم لە مەکەوە، ناوی مصعەبی کوڕی عومەیرە، وەرە گوێی لێ بگرە، وەرە بە کەلامی خاتەمی پێغەمبەران و خاتەمی کتوبی ئاسمانی کە قورئانە بۆت بخوێنێتەوە، ئیتر ئەو کاتە تۆ بڕیار بدە. ئەم پیاوە
بە قسەی کوڕەکانی کرد ئەولادی بەڕەحمەت بەرەکەتە چوو بۆ لای مصعەبی کوڕی عومەیر و گوێی لێگرت قورئان چۆ ناو دڵیەوە بەڵام هاتەوە بۆ لای بتێکی هەیە ناوی مەنافە لە خۆی و لە ژن و مناڵی خۆشتری دەویست هەموو ڕۆژێ لێی دەپاڕایەوە داوای لێ دەکرد شیفای نەخۆشی بۆ بێ داوای لێ دەکرد ڕزق و ڕۆزی فراوان بێ حەیوانی بۆ سەردەبڕی خوێنەکەی تێ هەڵدەست و عەتری پێ دەکرد جلی لەبەر دەکرد وەرە بەدەستی خۆت دروستی کەی تەمەنی 60 دانە ساڵی تێپەڕ کردبوو تەواو چوو بۆ تەمەنەوە 60 دانە ساڵە لە بتپەرستیدا دەژی لە باب و باپیرانەوە هەروای هێناوە چوو بۆ لای مەناف و سوزدەیەکی بۆ برد و بە چۆکا کەوت لە بەردەمیاوەتی مەناف تۆ ئەڵێی چی ئەمڕۆ چوم شتێکی عەجیبم بیستووە داوا دەکەن تۆ بشکێن و لە ناوت بەرم واز دەپەرستنی تۆ بێنم کە بتی باب و باپیرانمان بووی بەرد قسە ناکە وتی دیارە زۆر تووڕێ بەو هەواڵە ئەم شەوقەی ناکە مۆڵەتت دەدەمە بەیانی بزانامدا خۆ ئاماژەیەکم پێ بدەی وازل لێ بێنم وازل لێ نەهێنم عەقیدە و خوڕافیات کە چۆن مێشکە و زۆر عەجیبە لەو بەردە چاوەڕێی دەکرد ئاماژەیەک وەرگرێ والله هیچی نەبیست بەردێکی بێجیان نەدەبیستێن نەدەبینێ هیچ نییە کوڕەکانی وتیان بۆ ئەوەی بەکردار بیسەلمێنین لەبەر چاوی باوکمانە کە ئەم بتە هیچ نییە هاتن فڕیان دایە زبڵدانی کۆڵانەکەەوە کە خەڵک پاشەڕۆکانی لە فڕێ لێدا لەو کاتەدا بەیانی کە هەستا چۆ خزمەت خواکەی سێرەکە خوانەوەی نەماوە بۆی گەڕا لە چوادەوری ماڵە لەسەر زبڵدان کەوتووە تووڕە بوو هێنای لە حەماماشتی جلوبەرگی لەبەر کرد عەتری پێکردەوە بۆن خۆشی کرد وتی داوای لێبوردن لێ دەکەم دیارە زۆر تووڕیان کردووی ئەم شمشێرە دەکەمە ملتەوە ئەوەی دەستی بۆ بردی دەستی پاڕێنە هێشتا عەقڵی وایە دوای 60 ساڵ تەمەن بەردێک دیفاع لە خۆی دەکا و خوایەتی بەیانی کوڕەکانی وتیان با ئەم جارە باوکمان بزانێ ئەوە لەوە بێدە سەڵاتترە دیفاع لە خۆی بکە شمشێرەکان لە مل کردەوە سەگێک دوو لە ڕووی جەنابتان تۆپی بوو لە ناو بیرێکە پەتیان خستنە یەکەوە بەدەستی یەکەوە بەستیانەوە و فڕیاندانە بیرەکەوە بەیانی کە هەستا شمشێر لەوێکەوە تۆ خوا نەماوە گەڕا لێی لە ناو بیرێکە لەگەڵ سەگێکی تۆپی وا دۆزیەوە عەقڵی کرایەوە وتی ئەی هاوار بۆ خۆم چەند ساڵە خەریکی چیم دەیپەرستم باشە ئەگە تۆ خوابی شمشێرت لەلا بوو کەچی لەگەڵ سەگی تۆپی وا لەناو بیر خراوی دیفاعت پێ لە خۆن نەکراوە ئێستا من بە تەمام قەرزەکانم بدەیتەوە شیفای نەخۆشیەکانم بدەی لە بەڵاو مصیبەت بەدوورم کەی هاواری کردوتی لا إله إلا الله محمد رسول الله والله لا إله إلا الله عقلت دەکاتەوە لە خوڕافیات ڕزگارت دەکا ئەم پیاوە بەڕێزان قاچێکی شەل بوو زۆر بەلاری دەڕۆیشت قاچێکی شەل بوو زۆر شەلینەکەی پێوە دیار بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هیجرەتی کرد چوە خزمەتی لە بەدرا کوڕەکانی نیان هێش بەشداری بکە پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی تۆ قاچێکت ناتەواوە خوای گەورە لەسەر خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندامان جەنگ و جیهادی هەڵگرتووە لە ماڵەوە دانیشە دوعای خێرمان بۆ بکە ئەوە کوڕەکانت 4 کوڕت بەچەکەوە بەشداریان کردووە لە جەنگی ئوحودا چۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەم جارە نەخۆت و نەکوڕەکانم تکاتان لێ دەکەم دەستمەهێننە ڕێگام ئەی پێغەمبەری خوا با بێم بۆ جەنگ تکات لێ دەکەم داواکارم لەو خوای گەورە نەگەڕێمەوە ماڵەوە و ڕوحەکەم ببەخشم بەخوا 60 دانە ساڵ تەمەنم لە بتپەرستیدا بەسەر برد با پاکی کەمەوە بە یەک تاپەرستی لا إله إلا الله پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لێی گەڕێن وازی لێ بێنن بابێتە دەرەوە شمشێری دەستدایە و ڕۆیشت وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی من کە چوومە بەهەشتەوە بە قاچی ساغ بە بەهەشتا دەڕۆم ئەو شەلینەم نامێنێ فەرمووی دڵنیابە زۆر مەردانە جەنگا چەندین برین بە لەشیەوە بوو تا شەهید بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆ سەر جەنازەکەی لاشەیەکی خەڵتان لە خوێندا فەرمووی كأني أنظر إليك تمشي برجلك هذه صحيحة في الجنة والله أي عمر دڵی بە چاوی خۆم ئێستا چاوم لێتە بە قاچی ساغ و سەلامەت لە باشدا دەسوڕیتەوە والله گەیشتی ئاواتەکەی خۆت ئاوا دڵی چاوم لێ و یەقینم هەیە کە بە قاچی ساغ بە بێ شەلین لە ناو باشدا پیاسە دەکەیت و دەسوڕیتەوە ئەم پیاوە ڕزگاری بوو لا إله إلا الله ڕزگاری کرد خوای گەورە لە دنیادا کەراماتێکی نیشاندا 3 کەس خرابوونە یەک قەبرەوە لە ئوحودا عەمری کوڕی جەموح برازاکەی کە لەگەڵ یا شەهید کرابوو کەسێکیشی هەبوو خزمەتکاری ماڵەکەیان بوو گەنجێک بوو ئەو بەخێوی دەکرد و بە هەتیوی بەخێوی کرد بوو غولامێک بوو هەر سێکیان خرانە یەک قەبرەوە بەجلە خوێناویەکانی خۆیانەوە
حافظی ابن حەجەر لە فتح الباریدا لە مجلدی 3 لە لاپەڕەی 173 بە سەنەدێکی صحیح هێناوێتی دەفەرمێت لە زمانی مەعاویەدا دوای 46 ساڵ لەسەر ئەو ڕووداوی شەهید بوونە لافاوێک هاتوو لەو منتیقەی ئوحودیدا و هەندێک گۆڕی بەدەرخست سەحابە بڕیاریاندا گۆڕەکان بگوازنەوە بە شوێنێکی ئەمانتر چونکە وەکو شیوێک وا بوو ئەفەرمێت چوونە سەر گۆڕی عەمری کوڕی جەموح و هاوڕێکانی کە لە یەک قەبرابوون سوێن دەخۆن دەفەرمون لەم یەتەغەیەڕا وەڵڵاهی موویەک لە لەشیان نەبوو بۆەوە كأنما ماتا بالأمس دەگوت دوێنێ وەفاتیان کردو دەستیان هەر لەسەر برینەکەی بوو خوێنی تازەی لێدەهات دوای 46 ساڵ خوای گەورە نیشانیدان ئەمانە ڕێزدارن لای خوای پەروەردگار شەهیدان نامرن ئەوانە بە لا ئیلاهە ئیلا الله خۆیان لە خوڕافیات ڕزگار کردو خوا کەراماتی دانێ بەڵام ئێوەستا ئێمە هەمومان من و جەنابەت ئەڵێن سبحان الله لە گەورەی خوا لەو کەراماتە گەورە دوای 46 ساڵ وەکو دوێنێ مردبی و موویەک لە لاشە نەبوو بێتەوە و برینی خوێنەکەت هێشتا تەڕ بێ بەڵام لەوەش کەراماتی گەورەتر هەیە بۆیان ئەزانن چییە ئەویش ئەو کەرامات و ڕێزە گەورەیە کە دوای 1400 ساڵ وا ئێمە باستیان دەکەین عەمری کوڕی جەموح بە بتپەرستی بمردات خۆ چێ دەیزانی هەیە یان نا بەڵام بە لا ئیلاهە ئیلا الله چۆ ڕیزی سەحابەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دوای 14 سەدە ئێمە دەڵێن ڕزا و ڕەحمەتی خوا لێبێ وەڕیضوان من الله ئەکبەر ئەوە گەورەتریشە لەوەی کە دەڵێ دوای 46 ساڵ خوێنەکەی هێشتا تەڕ و تازە بوو واللهی ئیسلام کەرامەتی هەر یەکەمانی پاراستووە ناود لای فریشتەکانی ئاسمان دەمێنێتەوە ناود لای ڕەب العالەمین کوێر نابێتەوە هەزار جار سوپاس بۆ تۆ لەسەر خەڵاتی لا ئیلاهە ئیلا الله بەڕێزان ئەڵێ مامۆستا باسی چیمان بۆ دەکا باسی 14 سەدە لەمەوبەر کابرایەکی بتپەرستە بووە ئێستا ئێمە لە سەدەی 21ین بڕۆ وڵاتێکی پێشکەوتوو بڕۆ یابان بڕۆ چین بڕۆ کۆریا بڕۆ بۆ هیندستان بڕۆ بۆ سریلانکا خۆ ئەو وڵاتانە قیمەی تەکنەلۆژیای پێشکەوتون بەخوا ئەو کۆمەڵە وڵاتە لەسەر زەویدا نەمێنێ ئێمە لێرە موسڵمانان پەکمان کەوتووە حەچی سنعەتی دنیا لەلایەن ئەوان دروست دەکرێت بەڵام لەناو ئەو وڵاتە پێشکەوتوانەی ئەمڕۆی سەر زەویدا لە تەکنەلۆژیا و زانستی نوێدا ئەزانن بەڕێزان بە هەزاران هەزار خەڵک هەیە هێشتا بدەپەرستێ بە چاوی خۆتان بڕۆن لە یابان بیبینن لە سین بیبینن لە هندستان بیبینن لە سریلانکا لە کۆریا ئەو وڵاتەکانی تریش بە بێگومان بەس ئەوانە قیمەی پێشکەوتنی تەکنەلۆژیا و زانستی نوێن مامۆستای زانکۆیە دکتۆرای هەیە لە فیزیای نەوەویدا پزیشکە ئەندازیارە پارێزەرە یاساناسە پێگەی بەرزی پلەی حیزبی و کۆمەڵایەتی و ئیداری لە وڵاتە هەیە بەیانیان بتەکەی لەبەر دەمی ماوەکە دانراوە حتا سوزدەی بۆ نەباولێ نەپاڕێتەوە ماچی نەکە ناڕاتە دەرەوە ئەڵێ خۆم بە تۆ سپار ئاگال لێم بێ ئەو هەموو عیلما دوای ئەو هەموو ساڵە هێشتا وەکو زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بتپەرستی بەردەوامە بەخوا ئەمڕۆ مرۆڤایەتی جارێکی تر پێویستی بەو لا ئیلاهە ئیلا اللهەیە ئەمە ئێمە چەندمان پێویستین بە تەکنەلۆژیا و زانستی نوێیە مرۆڤایەتی لە موسڵمانانەوە پێویستیان بە لا ئیلاهە ئیلا الله هەیە بەڕێزان ئیسلام هیچی بۆ نەکردبین آخر ئیسلام هیچی جوان نەماوە پێشکەشی نەکردبین واللهی هەر هیچی بۆ نەکردبین ئەم ئیسلامەتیە ئەوەیە لە بتپەرستی لە مانگاپەرستی لە مشکپەرستی لە مارپەرستی لە مانگپەرستی لە خۆرپەرستی ڕزگاری کردوین لە مرۆڤپەرستی ڕزگاری کردوین سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەچوونە وڵاتان خەڵک لێی دەپرسین کاکە ئێوە بۆ هاتوون ئاخر سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕزا و ڕەحمەتی خوا لە سەحابەی پایە بەرز بێ خوێنیان لەسەر هەموو خاکی جیهان ڕژاوە ئەو کاتێک کە جیهان دەستیان پێگەیشتووە لە مەککەوە لە مەدینەوە ڕۆیشتون و لەوێ شەهید کراون وتیان ئێمە هیچمان بۆ نەهێناون تەکنەلۆژیامان پێ نییە زانستی نوێمان پێ نییە هیچمان پێ نییە یەک شتمان پێیە جئنا لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد ئێمە بەس هاتوین ڕزگارتان کەین لە بەندایەتی بەندە بۆ بەندایەتی خوای هەموو بەندەکان کە ئەڵڵایە بەڕێزان ئەو کاتێک کە ئیسلام هات کە سەحابە بەسەر زەویدا بڵاو بوونەوە دوو هێزی گەورە لە جیهانە هەبوو کیسرا و قەیسەر لەگەڵ پیاوانی ئاینی ئەو کاتە خۆیان لە خەڵک کردبوو بەخوا کیسرا و قەیسەر لە جیاتی ئەڵڵا دەپەرستران پیاوانی ئاینی بەهەشتیان بە خەڵک دەفرۆش بە پارە و دۆزەخیان لەسەر خەڵک حرام دەکرد بە پارە خەڵک لە ئەو پەڕی جەهالەت و خوڕافیات دابوو ئەم ئیسلامە ئێمە بە خوێنی ئەو سەحابە ئازیزانە
بەو مجاهدینی فی سەبیل الله ڕاستەقینە ئەو عالەمەیان ڕزگار کرد لە بەندایەتی بەندە بۆ بەندایەتی الله سبحانه وتعالى. دوو شتی هێنا ئەم ئیسلامە کە تا قیامەت مرۆڤایەتی و هەموو حکمڕانان پێویستیان پێیەتی. بەڕێزان دوو شت هەیە لە هەر وڵاتێکا بێ لە هەر شوێنێکا بێ. ئێمە باسی لا إله إلا الله دەکەین ئەوە تا دێنە سەر ژیانی واقعی ڕۆژانەی خۆمان کە پێویستیمان پێیەتی. یەکەمیان هێزی یاسا، دووەمیان یاسای هێز. لا إله إلا الله هەرەوە نەبوو بە تەسبیحێک بڵێ لا إله إلا الله لا إله إلا الله نەزانی مانای چییە. لا إله إلا الله حکمڕانی وڵاتانی کرد. یەکەمیان هێز یاسا ئەوەیە یاسایەکی دانا لە وڵاتە بۆ سەر خەڵک ئەوەندە بە هێز پشتیوانی لێ دەکرا هیچ کەسێک لەسەر ئەو یاسایەوە نەبوو کە شەریعەتی ئیسلامی بوو. چونکە بەڕێزان یاسا ئەگەر هێزێکی بە قووەت لە پشتیەوە نەبێ بەس بە فەقیر و هەژار دەوێت وەکو ئێستا. فەقیر و هەژارێک داماوێک لاڕێ ببێ لە دەست پۆلیس و ئاسایش ڕزگاری نابێ. دەوڵەمەند و دەسەڵاتدارە گەورەکە هێزە زۆرەکە هەر یاسا ناوێرێ بانگیشی بکە و لێ پرسینەوەشی لەگەڵ بکە. بۆیە کە ئیسلام هات هێزی دا بە یاسا، هێزێک درا بە یاسا بە شەریعەتی ئیسلامی هیچ کەس لە سەرویەوە نەبوو. چەند جار جەنابەت بیستوتە و یادتان دەخەمەوە یادی خۆم و ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئیمامی عەلی فەرماندەی گشتی هەموو هێزی چەکدار زاوای پێغەمبەر ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم باوکی حەسەن و حوسەین مێردی فاتیمە سەدان هەزار چەکدار بە یەک ئاماژەی ئەو دەجوڵێ لە وڵاتە. بەڵام کاتێک کە درعەکەی لای کابرایەکی یەهودی ناموسڵمان دەدۆزێتەوە دەڵێ هی منە کابرا ئینکاری دەکا. ئیمامی عەلی بەو هەموو هێزەوە ناتوانێ بڵێ لە دەستنەوە یەقینیشم کە یەکەی خۆمە جوولەکەی نەفام تۆ دڵی چی نا یاسا هەیە ئەو یاسایش ئەوەندە بە هێزە لە عەلیش بەهێزترە. بۆیە ملی دەگرێت دەیباتە بەردەمی قازی پێی دەڵێ عەلی مافی ئەوە نییە لێرە ناڵم ئەمیرالمومینین چونکە هاوڵاتی لە بەردەمی مێزەکەی دادوەرە هیچ کەس ئەمیرالمومینین نییە هیچ کەسیش جوولەکە نییە هەردووکتان هاوڵاتین ئەو بە پێوە وەستاوە تۆش بە پێوە بوەستە. گوێبیستی قسەی هەردووکتان وەکو یەک دەبم مافیش دەدا بە جوولەکە کە دەڵێتون کە کوڕەکانت شاهدین ئەی عەلی الحەسەن والحوسەین سەیدا شەبابی ئەهلی الجەنە بەڵام لەبەر دەمی دادوەرە شاهیدی ئەولاد بۆ دایک و باوکی ناخوا. بۆیە ئەم درعەهی ئەو جوولەکەیە جوولەکەیە کە ئەوە دەبینێ قەت لە مێژووی مرۆڤایەتی هەشتی وای نەبیستووە. یاسایەک قانونێک لەبەر دەمی دادوەرایە فەرماندەی گشتی هەموو هێزی چەکداری وڵات ناتوانێت لێیلادا لەگەڵ جوولەکەیەکە لەگەڵ هاوڵاتیەکی ئاساییە ڕای دەگرێ. یەکسەر بڕیار دەدا ئەمە حەقە و ڕاستە دەڵێ ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. ئیسلام لا إله إلا الله هێزی دا بە یاسا. دووەمیان یاسای هێز دەسەڵاتداران چەکدارەکان خاوەن پلە و نفوسەکان لە وڵاتە ئەو هێزەی هەیەە ئەگەر یاسایە کۆنتڕۆڵی نەکا دەبن بە دیکتاتۆر میلەتە فەقیر و هەژارەکە دەخۆن عەرزەکان هەموو دابەش دەکەن نەوتەکە هەموو هەڵدەلووشن ئەبێت لەسەر و هەموو هێز و دەسەڵاتدارانەوە یاسایەک هەبێت کە لە پشە بکاتە دەستی هێزەکانەوە. بۆیە ئیسلام ئەوەشی کرد کاتێک کە فاتحی میسر عەمری کوڕی عاس گەورەترین دیبلۆماتکار گەورەترین مجاهید و فاتحی گەورەی وڵاتی میسر و ئەفریقیا ئەو هەموو هێزە لە بەردەستایەتی ئەو هەموو خەباتەی بۆ ئیسلام کردووە. کوڕەکەی لە پێشبڕکێدا یەک قەمچی لە قیبتیەک لە گەنجێکی قیبتی ئەفریقی میسری دەدا کە موسڵمانیش نییە شکوای حاڵی خۆی دەگەیەنێتە مەدینەی پایتەختی ئیسلام. بۆ عومەری کوڕی خەتاب نامە دەنووسێ گەورەی وڵات کە سەدان چەکدار بە دواوەیەتی کوڕەکەی بە ناحەق قەمچێکی لە پشتمدا لە سەرمدا لەوێەوە بەکە لە پشەکراویدان هێنێ خۆی و کوڕەکەی مادام هێزت هەیە هێزەکەت دەبەستمەوە بە یاسا لەسەر و هێزەکەی تۆوەیە. چاولێ هێزی یاسای هێز دووەمیان هێنانی وتی لەبەر چاوی هەموو خەڵکە قەمچەکە لە پشتی کوڕەکەی بدەوە. ئەگە حەزیش دەکەی ئەبێ باوکیشی سەرەکە چەڵەکەی دەرخاو قەمچێکیش لەسەری ئەودا وتی قوربان باوکی هەڵەی نەکردۆ بەرامبەرم کوڕەکەی لێیدا وتی لێیدەوە. ئەمجا ئەو قسە مبارەکەی کرد ئیمامی عومەر کە لە مێژووی مرۆڤایەتیدا تەحەدا دەکەم یەک کەس بۆ حەقی ئینسانەوە قسەی کرد بێ جارێکتر ئەبێ لە هەموو کولەی قانونە بەدەرس بخوێندرێ ئەبێ ئەمە لە مەکتەبەکانە بخوێندرێ نەگوانێ ئاین لا ببرێ. متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. فەمووی عەمر
ئەی چەکدارەکان، ئەی دەسەڵاتدارەکان، ئەی خاوەن پێگە و هێزە سیاسیەکان، تا کەی خەڵکی دەکەن بە کۆیلا لە کاتێکا بە ئازادی لەدایک بوون. هەموو مرۆڤێک بە ئازادی لەدایک بووە، کەس مافی ئەوەی نییە بیکا بە کۆیلەی خۆی، بە عەبدی خۆی. هەر هەمومان دەڵێن لا ئیلاهە ئیلا الله، هیچ کەس عەبدی کەس نییە، هەمومان عەبدی یەک کەسین کە خاڵقەکە ئەڵڵایە و مەخلوق نییە. چاو لێ بەڕێزان بەرەکەتی لا ئیلاهە ئیلا الله چەند گەورەیە. شانازی بە لا ئیلاهە ئیلا الله بکەن، زۆر ذکری لا ئیلاهە ئیلا الله بکەن. خوای گەورە لە ئاەتەکەی سوورەتی زومەرا دەچمەوە سەری فەرمووی الحەمدولله، الحەمدولله کە قەت كافر ومشرك لقل موحدا وكو يقنين. الحمد لله يعني إذان للموحدين بأنهم بتوحيدهم في نعمة عظيمة تستحق الحمد لله تعالى. أو خلاتك لا إله إلا الله وتو إيمانت به ناوى أو اندقوا ليا كان دخوي واجب بضي الحمد لله، كأو دخوي تبضي الحمد لله، كمناڵت دەبێ بڵێ الحەمدولله، کە هاوسەرگیریت بەدڵی خۆت دەکەی دەڵێ الحەمدولله، کە پارەت دەست دەکەوێت دەڵێ الحەمدولله، کە مناڵت لە مەکتەب دەرەچێت بە ئاواتی خۆی دەگات دەڵێ الحەمدولله. واللهی لە هەموو خەڵاتەکان گەورەتر و عەزیمتر ئەوەیە کە تۆ بە مسلمانی کە لەسەر دینی لا ئیلاهە ئیلا الله کە لە هەموو شتێک ڕزگارت بووە. سێ خەڵاتم پێوتن کە لا ئیلاهە ئیلا الله، دوو خەڵاتم پێوتن کە لا ئیلاهە ئیلا الله بە ئێمەی بەخشیوە. هەڵی دەگرم بۆ جومعەی داهاتوو لە خزمەت لا ئیلاهە ئیلا الله أو لا إله إلا الله يا رزقار كري دنيا وقيامة ما دبي. يا ربي خوا لسل لا إله إلا الله بجين وبمرين. خواي پروردگار سپاس دكين هزاران هزار الحمد وثنا بوتو كلا إله إلا الله دوكو قورتين شهادة في خلاط كردين. يا ربي خوا لسل دام أزراو مان كي لسل أو لا إله إلا الله يا جان من بسبيرين وبمرين. خواي پروردگار أي خالق آسمان كان وزوي يا شافي يا الله وين خوش الشفاء بدي خوايا وين خوش الشفاء بدي خوايا أويد البخمة خوايا خود الخوشي كي أوي منالين يا الله منالي صالحي بيبخشي أوي منالين يا الله منالي صالحي بيبخشي خوايا أوي منالي هي أولادك كان ما صالح كي خيزانا كان بختور كي أمولاتا برب كي لبركتي لا إله إلا الله دلسوزاني لا إله إلا الله على دنيا وقيامتها موفق السرفراز كي آمين آمين والحمد لله رب العالمين.